باڵۆڵ لە نێوان شێری و داناییدا دەگەڕنەوە خەلیفە هاروونە ڕەشید باڵۆڵ ڕادەسپێرێت بۆ سەرژمێری شێتەکان. باڵۆڵ ناوی دەکەس دەنووسێ و دەیدات بە هاروونە ڕەشید. خەلیفە هارون لە باڵۆڵ تووڕە دەبێت و دەپرسێ بۆ ئەو ژمارەیە. باڵۆڵ وەڵام دەداتەوە و دەڵێت لە هەموو مەملەکەتەکەی جەنابەت دەکەسی ئاقڵ و وریا هەیە، باقی ئەوەی دەمێنێتەوە شێتە. خەلیفە دەڵێت من مەبەستم بوو بە سەرژمێری دروست هاوکاری مادیان پێشکەش بکەم. باڵۆڵ دەڵێت قوربان ئەم دەکەسە ئاقڵ و ژیرە هەژارن و هیچیان نییە، بەڵام ئەوانی تر بەهۆی بێعەقڵیان لە شوێنی باشە دەسەڵاتەکەتدا دانراون و بژێویان باشە. باڵۆڵ یان بەهلول توێژەر و بنکۆڵکاری مێژووی کورد سۆران حەمەڕەش بڕوای وایە باڵۆڵ نە ئەفسانەیە و نەهی عەرەب و فارسە، بەڵکو کوردە و خەڵکی شاری دینەوەرە لە لاپاڵی کرماشان لە ڕۆژهەڵاتی کوردستان. نازناوی ماهی کوفیان پێداوە، بەڵام عەرەبەکان ناوەکەیان کردووە بە بەهلول، ئەمەش لە چوارچێوەی بە عەرەبکردن. باڵۆڵ بەهۆی بیر و باوەڕی عیرفانیەکانی کە بە ئاشکرا دەری بڕیون تووشی نەیاریەتی توندی خەڵک و خەلیفە بووە، هەرەوە بۆ تەوەکاریەوەی کە فەرمانی کوشتنی بۆ دەربکرێت. بەڵام لەو کاتەدا باڵۆڵ لە پێناو پاشەکشە و مردندا ئیختیاری سێم هەڵدەبژێرێت و بەڕاوێژ لەگەڵ جەعفەر سادق ئەویش کارکردنی باڵۆڵە لە بەرگی شێتیدا تا بتوانێت لە ژیانکردن و بۆچوونەکانی خۆی بەردەوام بێت. لە پاڵ ئەم جۆرە گێڕانەوەیدا گێڕانەوەی تریش زۆرە. سەرچاوەکان باز لەوە دەکەن کە باڵۆڵ یەکەم کەس بووە توانیویەتی بیرروباوەڕی یارسانەکان بگەێنێتە ناوچەکانی کوردستان بە تایبەتی هەورامان. بە بۆچوونی توێژەر جەمال نەبەس باڵۆڵ لەسەر شەتەحات واتە لە دەربڕینی حاڵ و قەولەکانی عیرفانی کە لە دۆخێکی تایبەتدا دەکرێت و دەردەبڕدرێت، بەڵام هەمووان توانای تێگەیشتنیان نییە، بە زندیق و بێ باوەڕ لە قەڵەم دراوە. ئەمە لە کاتێکدا خودی باڵۆڵ خاوەنی پێگەیەکی بەرز بووە و هەر یەک لە باوە ڕەجەبی لە ڕوستانی، باوە حاتەم، باوە نجومی لە ڕوستان کە زانای دیاری مێژوون لای ئەو فێرخواز بوون. باڵۆڵ بەپێی هەندێک سەرچاوە ناوی عومەر کوڕی لەهەبە لە ساڵی 1970 زایندا لەدایک بووە، بەڵام لەم سەرچاوانەدا ئاماژە بە ناوی لە ڕوستان لە ڕۆژهەڵاتی نیشتیمان کراوە. باڵۆڵ سەرباری شێوازی ژیانکردنی تایبەتی زۆر لە خەلیفە هاروونە ڕەشید و زوبەیدەی هاوسەری خەلیفەوە نزیک بووە، تا کاتی فەرمانی کوشتنی دەیان گفتوگۆ لە نێوانیاندا دروست بووە. گەرچی باڵۆڵ بیر و باوەڕەکانی خۆی بە هۆنراوە دەربڕیوە، بەڵام لە شوێن هۆنراوەکانی چیرۆکەکانی ژیانی زیاتر بڵاو بوونەتەوە بەهۆی حەکیمی شێوازی قسەکردن و دەرزگوتارەکانی. سەرباری چیرۆکەکانی خۆی دەیان چیرۆکی تری بەناوەوە کراوە. باڵۆڵ لەسەر هەر هەڵەیەک لە ژیانی خەڵک یان فەرمانڕەوە بە شێوازی تایبەت بە خۆی هەوڵی داوە پند و حکمەتی خۆی بگەیەنێ. لەسەر ئەو فزوڵیەتەی خەڵک هەیەتی و بەردەوام بە دوای زانیاری خەڵکەوەیە چیرۆکێک لە باڵۆڵ دەگێڕێتەوە و دەڵێت ڕۆژێک بە باڵۆلیان وت زەماوەندە، باڵۆڵ دەڵێت جا بە من چی؟ خەڵکەکە دەڵێن قوربان زەماوەندی تۆیە. ئەو کات باڵۆڵ دەڵێ ئەی کەواتە بە ئێوە چی؟ دەڵێن ڕۆژێک خەلیفە هاروونە ڕەشید لە کۆش کاتە دەرەوە و خەڵکی وەک پیشەی هەمیشەییان کە بۆ بەرژەوەندی بە دوای دەسەڵاتەوەن دەوری جادەکەیان گرت و هوتافیان بۆ شکۆی خەلیفە دەوت. لە دوورەوە باڵۆڵ دیار بوو دارێکی خست بۆ ژێر خۆی و بە دوای خۆیدا ڕای دەکێشە وەک ئەوەی دارەکە گوێدرێژ بێت و باڵۆڵی هەڵگرتوێت. یاوەرانی خەلیفە ئەو دیمەنەیان نیشانی هاروونە ڕەشیددا. لەو کاتەدا خەلیفە فەرمان دەکات کە بچن باڵۆڵی بۆ بانگ بکەن. دواتر دێنە لای باڵۆڵ و دەڵێن خەلیفە ئیشی پێتە، بەڵام باڵۆڵ دەڵێت من هیچ ئیشێکم بەو نییە، بەڵام دواتر دەیبەن بۆ لای. خەلیفە ڕوو دەکاتە باڵۆڵ و دەڵێت ئامۆژگاریت چییە بۆ ئێمە؟ باڵۆڵ دەڵێت هاڕون تۆ سەرەتای دروستبوونت قەترەیەک ئاوی بۆگەن بووی، کۆتاییەکەشت کە ئەمری ئەگەر زوو نەتشارنەوە هەر بۆگەن ئەبی، کەواتە تۆ لە نێوان دوو بۆگەندا ئەم هەموو پۆز و لوت بەرزی و خۆ بە گەورەزانینەت لە چیەوە سەرچاوی گرتووە بەسەر خەڵکدا. لە گفتوگۆیەکی تردا باڵۆڵ لەگەڵ کەسایەتی و عارفی ئەو کات جونەیدی بەغدادی گفتوگۆیەک لە نێوانیاندا ڕوو دەدات و بەو جۆرە لە سەرچاوەکاندا ئاماژەی پێکراوە. شێخ جونەید بە دوای باڵۆڵدا گەڕا و لە بیابانێکدا دۆزیەوە و سەلامی لێکرد. باڵۆڵ وەڵامی دایەوە و پرسی تۆ کەیت؟ شێخ وتی من شێخ جونەیدی بەغدادیم. باڵۆڵ وتی شێخ تۆی کە نەسیحەتی خەڵک دەکەیت و پێشەوایی خەڵک دەکەیت؟ جونەید وتی بەڵێ. باڵۆڵ لێی پرسی چۆن خواردن دەخۆیت؟ شێخ وتی سەرەتا بسمیلا دەکەم، لە بەردەم خۆمەوە بە هێواشی دەخۆم و پاروی بچووک دەکەم و بەلای ڕاستی ددانەکانم دەیجووم و
سەیری ئەم لاو ئەولا ناکەم و لە کاتی خواردندا لە حەق بێ ئاگا نابم. لە سەرەتا و کۆتاییدا دەستەکانم دەشۆم. باڵۆڵ هەستا و پشتی کردە شێخ و وتی تۆ ئەتەوێ ڕێنیشاندەری خەڵک بیت لە کاتێکدا خۆت نازانی چۆن نان دەخۆیت. مریدەکان بە شێخیان وت ئەم پیاوە شێتە. شێخ پێکەنی وتی قسەی ڕاست دەبێت لە شێت وەربگیرێت. باڵۆڵ پرسی تۆ کەیت؟ شێخ وتی من شێخی بەغدادیم کە نازانم چۆن نان بخۆم. باڵۆڵ وتی ئایا قسەکردنی خۆت دەزانی؟ شێخ وتی بەڵێ. باڵۆڵ پرسی چۆن قسە دەکەیت؟ شێخ وتی بەکەمی قسە دەکەم و قسەی نەشیا و ناکەم، هێندەی تێگەیشتنی گوێگران دەدوێم. باڵۆڵ وتی جگەلەوەی کە نازانی نان بخۆی قسەکردنیش نازانی. هەستا و شێخی بەجێهێشت. مریدەکانی شێخ وتیان قوربان ئێمە پێمان وتی کە ئەم پیاوە شێتە، تۆ چ چاوەڕوانیەکت لە کەسێکی شێت هەیە؟ شێخ جونەید وتی من ئیشم بەو هەیە، ئێوە نازانن. دیسان کەوتە دوای باڵۆڵ و گەشتەوە بەو. باڵۆڵ وتی چیت لە من دەوێت؟ تۆ کە ئادابی نان خواردن و قسەکردن نازانی، ئایا ئادابی خەوتن دەزانی؟ شێخ وتی بەڵێ. باڵۆڵ پرسی چۆن دەخەویت؟ شێخ وتی لە دوای ئەوەی نوێژی عیشام کرد دەچمە جێگای خۆم. باڵۆڵ وتی ئێستا زانیم کە ئادابی خەوتنیش نازانی. ویسی بڕوات. شێخ تون بەرگەکەی گرت و وتی ئەی باڵۆڵ من هیچ نازانم، فێرم بکە. باڵۆڵ وتی مادام دانت نا بە نەزانی خۆتدا ئەوە فێرت دەکەم. بزانە ئەوانەی کە تۆ وتت هەمووی بەشی لاوەکین. بەشی سەرەکی و گرنگ لە نان خواردندا ئەوەیە کە پاروی حەڵاڵ بێت و ئەگەر حرام بوو ئەوە هەموو شتە لاوەکیەکان هیچ سوودێکیان نابێت و دەبێتە هۆی تاریکی دڵ. باڵۆڵ بەردەوام بووتی لە کاتی قسەکردندا دەبێت دڵت پاک بێت و نیەتت ڕاست بێت. ئەو شتانەی کە دەیڵیت بۆ ڕەزامەندی خوای گەورە بێت. ئەگەر شتێکی تر لە پژ و تەکانتەوە بێت ئەوە هەمووی بەتاڵ دەبێت و هیچ سوودێک و باشیەکی نییە. کەواتە بێدەنگی باشترە لەو قسانەی کە دەیکەیت. لە کاتی خەوتنیشدا ئەوانەی کە وتت هەمووی شتی ئاسایی بوون. گرنگ و ڕاستەکەی ئەوەیە کە لە کاتی خەوتندا لە ناو دڵتدا هیچ ڕق و بغز و قینێک نەبێت بەرامبەر هیچ کەس.